خاڵی پێنجەم خاڵی کردار و ڕەفتارەکان. کۆمەڵێک کردار هەیە، کۆمەڵێک ڕەفتار هەیە، ئەتوو دەبی ئەنجامی بدەیت بۆی کەسی بەرامبەر ئیقناعکە، قەناعەتی پێ بکەم. یەکەم شت جارێ ئەگەم بمەوێ قەناعەت بە بەڕێوەبەرەکەم بکەم، پێش هەموو شتێکی دەبی بزانم کاتەکە گونجاوە کەم بۆی دەچم، چونکە احتیمالی هەیە ڕەنگە زۆر سەرقاڵبی، زۆر فشاری لەسەربی، عادەتەن بەڕێوەبەر فشاری لەسەرە. ئەوە نمونە بە بەڕێوەبەر دەینینەوە وەکو نمونە ئەجینا خۆ شتێ بۆ هاوسەرگیری دروستە. ئایا بمەوێ قەناعەت بە خێزانەکەی خۆم بکەم، ئایا فعلەن کاتەکە گونجاوە، دۆخی لەبارە، یاخود پیاوەکەی خۆت بە هەمان شێوە دۆخی لەبارە، میزاجی تەواوە، دەبی ڕەچاوی ئەو خاڵەی بکەیت. چونکە عادەتەن ئینسان لە کاتێک داوای شتێک لە کەسێک بکە کە میزاجی تەواو نەبی، فشارێکی زۆر و زەختەکی دەرەوەی لەسەربی، بڕواتە بی نەجاحەت ناینی. چونکە هەر ئەستن تەمەشا ئەو داواکاری توش ناکە کە تو تەڵەبەکت لێ هەیە، داواکاریەکت لێ هەیە تەمەشاشی ناکە، یاخود هەر بە پیریشەوە ناچی. خاڵی دووەم پاشەوەی کە زانیم کاتەکە گونجاوە و کاتەکە لەبارە و هیچ کێشە و گیر و گرفتەچی نیە، ڕەفتارێکی دیکە هەیە کە ئەمن دەبی بینوێنم لەوەی کەسی بەرامبەر ئیقناعکەم، ئەویش ستایشە، سوپاسە، کۆمەڵێک دەربڕینی وشەی جوانە، کۆمەڵێک دەستەواژەی جوانە، یان لایەنی کەم دیارریەکە. چونکە پێدانی دیاری وا لە کەسی بەرامبەر دەکا، جا و دیارە ڕەنگە بە وشەبی، ڕەنگە بە شتێکبی، با بڵێن بە وشەبی، بە دیاری یاخود بۆنێکە شتێکە پاقلاوەیە کە شتێک دەیبەی، واتە ئەمە ستایشی تو دەکەم، ستایشی تو دەکەم. لەو حاڵەتە ئەو شەخصا ئەگەر هەر تەڵەبەکی لێ بکەی، چۆن دەڵێ خۆی بە شەرمەزار دەزانی کە ئەگە داواکاریەکەی تو جێبەجێنەکە، ئەگەر بە پیر ئەو داواکاری توۆنێتن. خاڵی سێیەم ئەوەیە کە کاتێک کە دەچێت لای ئەو کەسێک کە دەتوێت قەناعەتی پێ بکەی، باوا بزانی داواکاریەکەی تو تەنها ئەو پێ جێبەجێ دەکرێت. ئەگەرم بچمە لای بەڕێوەبەرەکەی برێم، وڵای ئەگە تو بۆشم نەکەی، ئەوە ئەمن لەسەرەوە هەر بۆم دەکەن، شتێکم بۆ دەکەن ئاواوە، قەولیان پێدامە، بەڵێنیان پێدامە، کابرا چ دەکا لەو حاڵەتی داواکاریەکەت بۆ ناکە، لەبەرچی دەرێ مادەم کەسی دیکە هەیە دەیکا، ئەم بۆ خۆمان دیکەم، بۆ من ئەو داواکارێت و چ مەفروزە جێبەجێکەم، یان بە هاوسەرەکەت بڵێ یان بە کەسی دیکە بڵێ وڵای ئەوە ئەگە توش نەبی کەسی دیکە هەیە لە دەرەوە ئاوا، یعنی لەو حاڵەتەی ها تۆزێک بۆ خۆت لە خۆت تێکە دەی. بۆیە زۆر گرینگە باوا بزانی تەنها ئەو تەڵەبەی تو لێی دەکەی، تەنها ئەو دەتوانین جێبەجێکە، تەنها ئەو دەتوانی ئیشەکانی تو ئاسانکاری تێدا بکاتن. لەو حاڵەتە ئەو هەست بە بوونی خۆی دەکا، هەست بەوە دەکە هەر بۆ خۆشی، حەز بەوەی دەکە کە یارمەتیت بدات.